Evde radyoya denge gele. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتیە و کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا و جەلان با مەبەستی ئەنجامدانی دیدار داواکاریەکی نوێیان پێشکەش بە داواکاری گشتی بورسا و زیندانی ئیمراڵی کرد. ئەمە لە کاتێکدایە زیاتر لە 3 ساڵ و نیو نەدەتوانرا هیچ زانیاریەک لەبارەیەوە بزانرێت و دوجار لە 23 تەشرینی یەکەمی ساڵی ڕابردوو زانیاری لەبارەیەوە ئاشکرا کرا. هەریەکە لە چەنگیز یۆرەکلی، ئیبراهیم بیلمەز، عومران ئەمەکچی و سۆزان ئاکیپا لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران داوایان کرد دیدار لەگەڵ زیندانیانی دیکەی ئیمراڵی، عومەر خێری کونار، حەمڵی یەڵدرم و وەیسی ئاکتاش ئەنجام بدەن. گەریلاکانی ئازادی کوردستان لە چەندین چالاکی جیاوازدا لە ئاسمان و زەویەوە سوپای داگیرکەری تورکیان کردا ئامانج ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە سەبارەت بە چالاکیەکان و وردەکاری ئۆپراسیۆنەکانی گەریلا و هێرشەکانی سوپای داگیرکەری تورک ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕاگەیاندووە. لە یەکینەکانی شەید ئاخیلموش لە 22 کانونی دووەم لە هەرێمی بەرخۆدانی گردی بەهار لە ناوچەی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب با ڕێگەی درۆنی ئاسمانیەوە کۆنتینەرێکی داگیرکەران کراوەتە ئامانج و لە ئەنجامدا سوتاوە و لە ناوچووە. هەروەها لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب لە نێوان ڕۆژانی 18 و 19 و 21 کانونی دووەم لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی و گردی بەهار با چەکی قورس و چەکی نیوە ئۆتۆماتیک داگیرکران کراونە ئامانج و هاتوچووی داگیرکەران ڕاگیراوە. لە 21 کانونی دووەم کامێرایەکی چاودێری داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی جودی بە تاکتیکی نیشانەشکێنی تێکشکێنراوە و ئۆپراسیۆنەکە لەلایەن هێزەکانی هێژاستارەوە ئەنجام دراوە. هەروەها لە 22 کانونی دووەم لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی داگیرکەران بە چەکی قورس و تاکتیکی نیشانشکێنی کراونەتە ئامانج و داگیرکەرێکیش سزا دراوە. ئەم ئۆپراسیۆنەش لەلایەن هێزەکانی هێژاستارەوە ئەنجام دراوە و هەروەها لە 22 کانونی دووەم داگیرکەران کاتێک ویستویانە بەروتێنۆلەکانی شەڕ لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی جودی پێشڕەوی بکەن بە چەکی قورس کراونەتە ئامانج و دوای ئەم ئۆپراسیۆنە داگیرکەران ناچار بوون پاشە کشە بکەن. هەروەها لە 22 کانونی دووەم لە گۆڕەپانی بەرخۆدانی سەرگەلێ داگیرکەران با چەکی قورس کراونەتە ئامانج و لە هەرێمی مەتیناش لە 20 کانونی دووەم کامێرای چاودێری داگیرکەران لە ناوچەی بەرخۆدانی بێشیلێ تێکشکێنراوە. لە 21 کانونی دووەم کاتێک داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی سەری مەتینە دەستیان با جموجۆڵ کردووە با چەکی قورس کراونەتە ئامانج و ئەم ئۆپراسیۆنە لەلایەن هێزەکانی هێژاستارەوە ئەنجام دراوە و لە 22 کانونی دووەمیش لە گۆڕەپانی بەرخۆدانی بێشیلێ ئابەچەکی نێوتۆماتیکی داگیرکەران کراونەتە ئامانج و هاتوچویان ڕاگیراوە. هەروەها لە 22 کانونی دووەم فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی سەری مەتینە خراوەتە خوارەوە و تێکشکێنراوە. هەپەگە هێرشەکانی سوپای داگیرکەری تورکی بە تەقەمەنی قەدەغەکرا و بەم جۆرەیە خستووەتە ڕوو. لە ڕۆژانی 18 و 19 کانونی دووەم لە ناوچەی بەرخۆدانی گردی FM لە هەرێمی شەهید دەلیل لە ڕۆژاوای زاب تۆنەلەکانی شەڕ 5 جار بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کراون و لە ڕۆژانی 19 و 22 کانونی دووەم لە ناوچەی بەرخۆدانی شیلاتزێل لە هەرێمی مەتینە تۆنەلەکانی شەڕ 6 جار بە تەقەمەنی قەدەغەکرا و 5 جاریش بە گازی کیمیایی بردومان کراون. هەروەها هێرشەکانی دیکەی سوپای داگیرکەری تورکیش بەم جۆرەیە لە نێوان ڕۆژانی 18 بۆ 23 کانونی دووەم گۆڕەپانەکانی بەرخۆدانی بربەزنە، شەهید شەریف، سنێن، لۆلان و گۆشینە لاخوا کۆرک 19 جار و سەرکە و سپێندەر و دراشە و سیسەر و زۆکە و یەکماڵە و مژە و داریە هەرچە و دینارتە لاگارێ 13 جار و هەرێمی بەرخۆدانی سەری مەتینە و گۆڕەپانی بەرخۆدانی بێشلێ لە مەتینە 4 جار و گۆڕەپانی بەرخۆدانی گردی جودی و گردی بەهار
بەهار کە دەکەوێتە هەریمی شەهید دەلیل لە ڕۆژاوای زاب 5 جار و باگشتی 41 جار لەلایەن فڕەکە جەنگیەکانەوە بردومان کراون و هەروەها لە 22 کانونی دوم گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب 5 جار با هێلیکۆپتەری هێرشبەر بردومان کراوە. ناوەندەی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنیگەل هەپەگە ناسنامەی چوار گەریلای شەهیدی ڕاگەیاند و لە ڕاگەیاندراوەکەیدا جەخ دەکاتەوە بەڵێن دووبارە دەکەینەوە کا بە پێشنگایەتی شەهیدانمان تێکۆشانی ئازادی بەرەو سەرکەوتن بگەێنین. هەپەگە ڕای دەگەێنێت ساڵی 2024 لا دژی هێرشە داگیرکاریەکان و قڕکردن تێکۆشانێکی گرنگ بەڕێوەچوو. لەم ساڵەدا گەریلاکانی هەپەگە جەسوور شاهان هاوڕێ و بەرخۆدان بە پێداگیری بەرخۆدانیان لەسەر هێڵی تێکۆشانی ئاپۆی و بە فیداکاری پێشنگایەتی سەرکەوتنێکی گرنگیان کرد و شەهید بوون. جەسوور ڕۆڵەی قارەمان و بوێری بۆتان لا دژی دەوڵەتی تورک کە چەندین کۆمەڵکوژی ئەنجام داوە دژی گەلەکەمان بوو بە ناوی تۆڵە سندنەوە و لە هەموو گۆڕەپانەکان لا سەرکەوتنەوە بۆ سەرکەوتنێکی دیکە دەچوو. هەروەها گەریلا شاهان با گرێدراوی خەیاڵەکانی منداڵیەوە بەشداری ڕزەکانی گەریلا بوو تا شەهیدبوونی هەمیشە ئامانجی ئەوە بوو کە تێکۆشانی خۆی فراوان بکات. هەروە گەریلا هاوڕێ دەیزانی کە لە نێو ڕیزەکانی پەکەکەدا دەتوانێت لە بواری نەتەوەییەوە ئاستی تێگەیشتنی بەرز بکاتەوە و بەم شێوەیە بەشداری تێکۆشان بوو. گەریلا بەرخۆدان با دەسیپلینەکانی و هەڵویستی خۆی بە باوەڕەوە بوو بە جنگاوەرێکی ئاپۆی نمونەی وەک هاوڕێیانی ئەوان سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی هێژایی جەسوور شاهان بەرخۆدان و هاوڕێ و هەموو گەلی وڵات پارێزی کوردستان دەکەین و بەڵێن دەدەین کا بە پێشنگایەتی شەهیدانمان تێکۆشانمان بۆ ئازادی بە سەرکەوتن تاجدار بکەین. زانیاری دەربارەی ناسنامەی هاوڕێیانی شەهید بەم شێوەیە. ئۆزگۆر ئەنجۆ بە ناسناوی جەسوور ڕۆبۆسکی لە شەرناخ لە دایک بووە و لە 2024 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بووە و ئیسماعیل دان بە ناسناوی شاهان شاهین لاوان لە دایک بووە و ئەویش لە 2024 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بووە و فەردین ساڵحی بە ناسناوی هاوڕێ بێکەس ئەویش لە هەرێمەکانی پاراستنی مدیا لە 2024 دا شەهید بووە و بەرخۆدان ساڵح محەممەد بە ناسناوی بەرخۆدان سەردەم ئەویش لە 2024 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بووە. هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا بڵاوی کردەوە دوێنێ دەوڵەتی تورک و چەتەکانی هێرشیان کردە سەر بەرەی باشوور و ڕۆژهەڵاتی شاری منبەج و لە بەرامبەردا شەڕڤانانی قەسەدا قارەمانانە هێرشەکان تێکشکاند و توانیان 14 چەتەی سەربا دەوڵەتی تورک بکوژن و 6 چەتەی دیکەش بریندار بکەن. هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا سەبارەت بە بەرخۆدانەکان و ڕوبەڕووبوونەوەی چەتەکانی دەوڵەتی تورک لا محوەری سەرتیل و باشوور و ڕۆژهەڵاتی منبەج ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و ڕایانگەیان چەتەکانی سەربا دەوڵەتی تورک لا محوەری سەرتیر هەوڵیاندا دزە بکەنە ناو خاڵی هێزەکانی قەسەدە و لە بەرامبەردا شەڕڤانان هێرشەکان تێکشکاند و چەتەکانیان کوشت و ئەوانی دیکە هەڵاتن. هاوکات لە ئۆپراسیۆنێکی هێزەکانی قەسەدە بۆ سەرچەتەکانی دەوڵەتی تورک لا گوندی ئەبوو قەلقەل تەل ئارش و قەڵای نەجم لە باشووری منبەج لە ئەنجامدا دەچەتە کوژران و ژمارەیەکی دیکەش بریندار کران. هەروەها قەسەدا ماژە بەوەش دەکات یەکینەکانی شەهید هارون چەند ئۆپراسیۆنێکیان ئەنجامدا و بنکەکانی چەتەکانیان کردە ئامانج و بە هۆیەوە سێ چەتە کوژران و شەشی دیکەش بریندار بوون. هەروەها ئەوەشیان خستۆتە ڕوو لە کاتی دروستبوونی شەڕ لەگەڵ چەتەکانی دەوڵەتی تورک فڕۆکە جەنگیەکان گوندەکانی بیرحەسۆ، سارین سیلۆس، ناوچەکانی پردی قەرەخۆزاخ و تینە و جادە، هەروەها دەوروبەری بەنداوی تەرشین و محوەرەکانی باشوور ڕۆژهەڵاتی منبەجیان بردومان کردووە.
ئەمڕۆ 16هەمین ڕۆژە کاگەل لە بەنداوی تەشرین بۆ پشتیوانی لایەزەکانی قەسەدە و دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بەردەوام لە هەڵمەت و پاڵپشتیدان و تا دێت بەرخۆدانەکە بەرفراوانتر دەبێت. لە ڕۆژی هەشتی ئەم مانگەوە لە زۆرینەی ناوچەکانی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریاوە بامەبەستی پشتیوانیکردن لە هێزەکانی سووریای دیموکراتیک و دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی ئاگەل ڕویان لە بەنداوی تەشرین کردو و ئەمڕۆژ ئەو بەرخۆدانیە لە 16هەمین ڕۆژیدا بەردەوامە. محەممەد سەیف پەنایی، سینا ڕزایی، محەممەد ئەتلەسی و ئومید محەممەدی چوار هاوڵاتی ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی بەشداریکردنیان لە مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەمبا سێی ڕێبەندان لایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواسترانەوە. بە پێی راپۆرتی کۆلبەر نیوز چوار هاوڵاتی لە کاسبکاران و بازاڕیانی شاری سنە بەهۆی بەشداری لە مانگرتنی گشتی لە شارەکانی کوردستان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواسترانەوە. ئەم هاوڵاتیانە تا ئێستا لە شوێنی مانەوە و تۆمەتەکانی دژیان زانیاریەک لە بەردەستان نیە. دۆناڵد ترامپ ڕایگەیان لە ساڵی 2021دا حوسیەکانمان خستە ناو لیستی تێرۆرەوە، بەڵام ئیدارەی بایدن لە دوای چەند مانگێک حوسیەکانی لە لیستەکە دەرهێنا. ترامپ دەربارەی زیادکردنی حوسیەکان بۆ ناو لیستی تێرۆری بیانیەکانەوە ڕایگەیان لە ساڵی 2021دا حوسیەکانمان لە لیستی تێرۆردانا، بەڵام ئیدارەی جۆ بایدن دوای چەند مانگێک حوسیەکانی لە لیستەکە دەرهێنا و ئاماژەی بەوەش کرد ئێران بە ڕێگای هەموو جۆرە چالاکیە تیرۆریستەکانی لە ناوچەکەدا بڵاو کردوێتەوە و حوسیەکانی یەمەن لەم چوارچێوەیەدا بەکاردەهێنێت، بە تایبەتی بەهۆی هێرشەکانی بۆ سەرکەشتیەکان لە دەریای سوور. ئەم ڕێکخراوەیە پێویستە دووبارە بخرێتە لیستەکەەوە. محەممەدی ماملێ ناوی تەواوی محەممەد کوڕی میرزا سعید کوڕی مام مستەفا کوڕی میرزا عەلی ناسراو بە مام عەلیە و لە ساڵی 1925 لە شاری مامبەد لەدایک بووە. ماملێ ساڵی 1938 یەکەم گۆرانی خۆی بە ناوی ڕۆیی بەجێی هێشتم تۆمار کردو و خاوەنی زیاتر لە 700 بەرهەمە و لەو ژمارەیە نزیکەی 300 تا 320 گۆرانی داهێنراوی خۆیەتی و سەرجەمیان لە کتێبی یادی بەخێردا تۆمارکراون و چەندین گۆرانی فولکلۆریشی بە شێوازی تایبەت بەخۆی وتوێتەوە. ماملێ لە گۆرانیەکانی لە هۆنراوەی شاعرانی وەک گۆران هێمن وەفایی و هەژار سوودی وەرگرتووە. لە ساڵی 1994دا دوایین گۆرانی خۆی تۆمار کردو، پاش 5 ساڵ لە ڕۆژی 23 کانونی دووەمی ساڵی 99 لە مەهاباد ماڵاوایی لە ژیان کردو، هەر لەوێش بە خاک سپێردرا. جێی ئاماژەیە تاوەکو ئێستا ژمارەی کتێب و وتار لەبارەی هونەر و ژیانی ماملێەوە بڵاو کراونەتەوە و ساڵانە یادی بەرز ڕادەگیرێت و هەروەها خەڵاتی ماملێ یەکێکا لە دیارترین ئەو کارانی کە بۆ زیندوومانەوەی ناوی ماملێ لە ساڵی 2009 دەبەخشرێت بە هونەرمەندێکی دیاری کورد. ڕۆحی شاد بێت. گوێگری بەرهەمێکی مامۆستا ماملێ دەبین و بەم جۆرەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان.
مشيتي توم اللي مفارض مدك مشيتي توم هاي اللي مفارض مدك